ماسا مونومنتی هەڵەبجە و مونومنتێکی تر کە کوسان هەیە مونومنتی ئەنفال گەرمیان ناوچەکانی تر ئەو کلیتەتان هیچ بۆ دروستبووە کە هەریەکەتان وسەر بۆ وەزارەتەوەی ناوچە بۆ گرفتێکی گشتی ئەو گرفتانە ئەگەر دروست بۆ چی ئەگەر گرفتیش نییە بۆکارەکەی چی بکات بەڵێ تاوەکو ئێستا وەکو کار تەنها مۆنومنتی هەڵەبجە با بڵێن کاری کردووە و مۆنومنتی چەمچەمان ڕاستە لە ئێستا بوونی هەیە بەڵام تاوەکو ئێستا لە ڕووی ئیداریەوە زۆر فعال نییە چونکە ئەو بودجەی بۆی تەخسیسکرا بەداخەوە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە بودجێکی بۆ دانرا لەوەی کەەوە مۆنومنتی ئەنفال تەجیز بکرێەوە مۆنومنتی ئەنفال کاری بۆ بکرێتەوە بەڕووی میوانەکانە بکرێتەوە تاوەکو ئێستا ئەوە نەکراوە و مۆنومنتێکەیە لە ڕاپەڕین ئێمە لەسەر ئەساسی ئەوە داوامان کرد دەستگایەکی تایبەت دامەزراوێکی تایبەت دروست بکرێت کەەوە ئەم مۆنومنتانە لە چوارچەوەی دامەزراوەیەکە سەر بە ڕاستەخۆ سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە تەواو